بەڵێ ئاکام دەچین لێ تەوەری ئەم ڕۆمان هەڵبەتە لە گەرمیاندا کۆڕێک بۆ ناساندنی کتێبی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی ڕێکخرا هەڵبەتە کتێبەکە بەرهەمی ڕۆژنامەنووسی دیاری گەرمیان سامان کەریم ڕۆژنامەنووسی گەرمیان و هەروەها پایانەری کەناڵی کورسات نیوزی شەبێگومان ئاکام هەڵبەتە کتێبەکە لە زمانی عەرەبیەوە وەرگێردراوە بەڵام بەشێک لە ئەزمموی کاری سامان خۆشی لە کتێبەکەدا باسی لێو کراوە جا بۆ نەساندنی کتێبەکە کتێبی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی کۆڕێک سازکرا ئێمە ئەمە ڕاستەخۆ دچینە کەلار سامان وەردەگرین لەسەر نەساندنی کتێبەکەی و لەسەر ناوەڕۆکی کتێبەکەی ئەم بەرهەموو چۆنێتی دەستدان بۆ نووسینی جۆرە کتێبێکی ئاوها وەرگێڕانی گفتوگۆ دەکەین سامان سڵاو لێ بەدانیت باش سامان بەیانیت باش سامان پێشەکی دەستخۆشی بەڵێ سامان پیرۆزبای دەستخۆشی ئەم بەرهەمە تازێت لێ دەکەین خەرمان بەرەکەت بێ وەکو ئابکام دەڵێت دەمێت باسێکی کتێبەکەمان بۆ بکەیت کتێبەکەت باز لە چی دەکات ناوەڕۆکەکەی چۆنە چۆمە بیرت لە وەرگێڕانی کتێبێکی لۆ جۆرە کردەوە بەیانیتان باش ئاکام چاوان سڵاو بۆ بینەرانی کورسات نیوز من لە کفریەوە داخل بووم تەبان کتێبەکەی من ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی سەرەتای هەنگاو تا کۆتایی بێگومان ئەمە بەڕێی من بۆشاییەک لە کتێبخانەی کوردیا پڕەکاتەوە ئەم کتێبە وەک خۆت ئاماژەت پێکرد بەشێکی لە زمانی عەرەبیەوە وەرگێڕاون و بەشێکی تریشی پوختەی ئەو خولە نێودەوڵەتی و ناوخۆیانەیە کە لە ماوەی ڕابردووە لە هەندێک لەو خولانە کە بینی و من بۆ تەفریغم کردووە هێناومەتە ناو کتێبەکەەوە و بەشێکشی ئەزمموی کارە بە پێوەی کە ماوەیەکان نزیکەی 28 ساڵێکە لە بواری میدیایە کارەکەم و 18 ساڵیشە من لە کورسات و دەستگای میدیای کورساتە کارەکەم کە ئەمە پێم خۆش بووە بەشێک لەو ئەزمونە و بەشێک لەو ئەزمونەی با بڵێن عەرەبی کە لە چەند لایەنێکی جیاوازەوە چەند سەرچاوەیەکی جیاوازەوە گواسوومەتەوە کردومە بە ئەم کتێبە لەم کتێبەیە بڵاو بووەتەوە بێگومان بەشی با بڵێن زیاتر تەوەرەکانی ناو ئەمە لە پەیمانگای جەزیرە و پەیمانگای BBC عەرەبیەوە وەرمگێڕاون کە پێم وایە من قەناعەتی من وایە ڕەنگە هەندێکی تر بە ستایلی ناوبەرێ من بە دوو مەدرسەی بواری میدیایان ناوە بەم ئەو دوانە ڕاستیەکەی ئەتوانرێت سوودێکی زۆر باش بگەیەنێ ئەمە بێگومان وەکوتم بۆ شایەک پڕەکاتەوە جگە لەوە ئەتوانم بڵێم دوو تەرزە کەس دوو تەرزە دوو دەستە ئەتوانن سوودی لێ ببینن یەکێک ئەوانەی کە ئێستا لە میدیای تەلەڤیزیۆنیە کارەکەن لە ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنیە کارەکەن هەروها ئەوانەشی کە هێشتا دەستیان پێ نەکردو و ئەیانەوێ دەست پێ بکەن یعنی ئەتوانین بڵین وەکو ڕێبەرێکی شوایە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ خولیایان هەیە بێنە ناو دنیای ڕۆژنامەنووسیەوە بە تایبەت لە بواری میدیای تەلەڤیزیۆنیە کار بکەن. بەڵێ سامانەک خۆت ئاماژت پێ جگە لەوانی کە لە بواری میدیایە کارەکەن سوودی لێوەرەگرن لەو کتێبە نوێ بەڵام لەمان کاتە ئەبێتە سەرچاوەیەکی گرنگیش بۆ فێرخوازان چ لە پەیمانگا یاخود زانکۆکان ئەوانەی کە ڕیسێرجەکەن یاخود بۆ بەحث ئەتوانن بەکاری بێن چکە خۆت ئاماژت پێ هەم ئەزمموی خۆت ئەزمموی کارکردنی خۆت لە کتێبەکە خستۆتە ڕوو هەم ئەو بابەتانی تر کە لە زمانی بیانی و لە زمانی عەرەبیەوە ڕێگێڕاوە. بەڵێ ڕێک وایە ئاکام من وەکوتم جگە لەو کەسانی کە ئێستا لە بواری لە کایی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنیە بۆ خۆیان کارەکەن خۆمان ئاسا با بڵێن ئەتوانین سوودی لێ وەربگرین لەو وانانەی کە هەیە لەو بابەتانەی کە وەکوتم لەو دوو شوێنە معتەبەرەی جیهانیەوە وەرگێڕاون خراونەتە سەر زمانی کوردی تەبانەمەوێ ئاماژەش بۆ بکەم کە وەرگێڕانەکەش هەوڵم داوە بە شێوەیەک بێت تەواو کوردانە بێت تەواو بۆ نمونە جۆرێک لە سادەیی لە وشەکانە بەکارهێنرا بێ بۆ ئەوەی وەک تۆ وتت ئەوانەی کە لە با بڵێن هێشتا دەستیان پێ نەکردووە یان لە پەیمانگا و زانکۆکان لە قۆناغی یەکەوە کە ئەیانەوێ کاری داهاتوویان میدیای تەلەڤیزیۆنی بێت ئەتوانن سوود لە بابەتەکانی ناو ئەم کتێبە وەربگرن. بێگومان وەک لە سەرەتایە وتم کتێبەکە سەرەتای هەنگا و هەتاوەکو کۆتایی ئەم سەرەتای هەنگاوە لە دۆزینەوەی بیرۆکەی راپۆرتە هەواڵێکی تەلەڤیزیۆنی و هەواڵێکی تەلەڤیزیۆنیەوە هەواڵێکی میدیای تەلەڤیزیۆنەوە هەتاوەکو گرتەی پێش کامێرا هەتا ختامی کە پەیامنێرێکی مەیدانی
ئەنجامی ئەدات لەناو کتێبەکەیە هەیە، یعنی بە هەموو هەنگاوەکان زۆر بە وردی باس کراون چۆن دەست پێکرێ، چی ئەکرێت، چۆن نووسین بۆ وێنەیەگرێت، تەنانەت چۆن وێنە ئەگیرێت، چۆن تەنسیق دروستەکرێت تا ئەو کاتەی کە بەرهەمێنرێ ئەو راپۆرتە تەلەڤیزیۆنیە و پەخشە بێ لە شاشەکەەوە تا ئەو کاتە باسی تایە. بەشێکی گرنگی ئاکام چاوان من حەزەکەم ئاماژە بە بکەم و کە ڕاستەکەی من خۆم بۆ خۆم سوودم لەوە بینیوە. بەشێکی گرنگی بریتە لە خولێکی ئۆنلاینی پەیمانگای جەزیرە کە لە سەردەمی کۆرۆنایە ڕاستەکەی ئەو خولێکی نێودەوڵەتیە بێگومان بە زمانی عەرەبیە. ئەو خولە لە بەرامبەر بڕەپارەیەکە هەموو ساڵێکیان هەموو کاتێک پەیمانگای جەزیرە ئەیکاتەوە، بەڵام لە سەردەمی کۆرۆنایە ئەو خولە بە خۆڕایی بوو، وەک با بڵێن وەکو ئۆفەرێک بۆ ڕۆژنامەنووسان بە حکمی ئەو ماوەی کۆرۆنا کردیان بە خۆڕایی. من بە فرسەتم زانی ڕاستەکەی لەبەرەوەی هەمێمە دوورەدەستین لەو جێگایانەوە کە بتوانین ئامادەبوونمان لە ناو خولەکەی هەبێ بە حزوری. هەمیش تەکلیفەیەکی مادی زۆری تێچێ لە کاتە ئاسایەکانە، بۆیە لەو کاتەیە من بە فرسەتم زانی بەشداریم کرد و هەر بەوە شەوە نەوەستان بۆ خۆم بەشداری بکەم و سوودی لێ ببینم، بەڵکو هاتم هەموو وانەکانیم هێنا وەرم گێڕایە سەر زمانی کوردی و لێرەیە بڵاوم کردەوە کە ئەمە تایبەتە بە ژووری هەواڵ بۆ ئەو ڕۆژنامە نووسانەی تەلەڤیزیۆن کە لە ناو ژووری هەواڵان چۆن تەبان بەشێکیشی ئەتوانرێ ڕۆژنامە نووسە مەیدانیەکەش کاری لەسەر بکە، چۆن بتوانرێ راپۆرتێکی هەواڵی فیچەرێک یان بابەتێک کە بە شێوەیەکی گشتی بە جۆرێک دابڕێژێ و پێشکەش بکرێ بۆ خەڵک لە شاشەکانەوە نمایش بکرێت کە ئیتر با بڵین بە پێی ستانداردەکان بێ بە جۆرێک بێت کە ئیقبالی خەڵکی لەسەر بێت. بەڵێ ئێستامان گرنگترین ئەو ناوەڕۆکی کە لە کتێبەکەتدا تۆ پێت وایە بۆ هەر تەبعاً کتێبەکە هەمووی گرنگە، هەمووی باز لا پێگەیاندنی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی دەکا، بەڵام ئەوەی کە تۆ پێت وایە بۆ ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی زۆر گرنگە، پێویستە خاڵێک و مەرجێکی سەرەکی بێت کە هەر تاکێکی ڕۆژنامەنووس کە لەسەر تیڤەکان دەبێ گومان ئاکەم وەکو ئێمەمانان کە دەبکەوین لە ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی بین. پێ دوایە کە دەبێت ئەم خاڵە جێبەجێ بکای خۆ بەم فلتەرە بەم خاڵەیە تێپەڕێت وەکو تۆک و ئامۆژگارێک لێرەوە بیانی تێ کامەیە کام خاڵەیە کە تۆ لە کتێبەکەدا باست لێوە کردووە. تەبەن چاوان بۆ ئامادەکردنی راپۆرتێکی تەلەڤیزیۆنی من زیاتر لێرە وەکوتم جگە لەو پێنجوانەیەی ئەو خولەی کەناڵی جەزیرەیان پەیمانگای جەزیرە کە تایبەتە بە ڕۆژنامەنووسانی ناوژووری هەواڵ و ئەوانەی با بڵێن لەو جێگەی تەلەڤیزیۆنە کارەکەن، بەشی زۆری بابەتەکانی ناو کتێبەکە ناوەڕۆکەکەی تەرخان کراوە بۆ کاری مەیدانی، بۆ بە تایبەت پەیامنێرانی تەلەڤیزیۆنی. یعنی من لە سەرەتایە نیازم وا بوو هەر بە ناوی پەیامنێری تەلەڤیزیۆنیەوە بابەتەکە بڵاو بکەمەوە، کتێبەکە بڵاو بکەمەوە، بەڵام دواتر کە گشتگیرتر بووەوە ئەو جا گۆڕنیمان بە ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی. لێرەش ڕۆژنامەنووسیە نەک ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆن، واتە میدیاکار نابەڵکو میدیای تەلەڤیزیۆنی. جا ئەوەی کە زۆر گرنگ بێ بەشێکی زۆری پەیوەستە بە کاری مەیدانیەوە، چونکە پەیامنێر زیاتر وەک دیارە ئەبێ کاری مەیدانی بکە. لە کاری مەیدانیە ئەوەی کە زۆر لێرە جەختی لەسەر کراوەتەوە ڕاستیەکەی نووسین بۆ وێنەیە، یعنی جگە لە دۆزینەوەی بیرۆکە و ئەوانی تر لە بەشی زۆری بابەتەکانە لە چەند جارێکە دووبارە بۆتەوە بە ستایلی جیاواز چۆن بتوانرێ ڕۆژنامەنووس کە ئەمە من بۆ خۆم ڕاستیەکەی هەم بە پێی ئەوەی کە متابعەکەین و هەم خۆشمان لە ناوکایەکەیان وەکوتم یەکێک لەو کێشانەی کە هەیە کەم جار ڕۆژنامەنووسی لای ئێمە نووسین بۆ وێنە ئەکات، بەڵکو وێنەکە ئامادەکرێ و دوای تێکستێکی بۆ ئەنووسێ کە ئەمە یەکێکە لە گرفتەکانی بواری میدیای تەلەڤیزیۆنی. لێرە زۆر جەخت لەسەرەوە کراوەتەوە کە چۆن بتوانرێ ڕۆژنامەنووس یان پەیامنێر دوای ئەوەی کە راپۆرتەکەی ئامادەیەکە پێش ئەوەی کە بتوانێ با بڵین مۆنتاجی بکە و دوای تێکسەکەی بخات سەر ئەبێ سوورەکان ببینێ چۆن بۆ هەر گرتەیەکی تەلەڤیزیۆنی یان هەر گرتەیەکی ناو راپۆرتەکەی کۆمنتێک بدات کە ئەمە ڕێگا دروستەکەیە. ئەو کاتەوات لێکا کە بە ستانداردی راپۆرتی تەلەڤیزیۆنی بڕۆی لە کاتەکەی خۆشیە. چکە لێرە یەک شتێک هەیە، من شتێک زۆر سەرنجی ڕاکێشام چیرۆکێکی هینە. ئێمە دێین لە راپۆرتی تەلەڤیزیۆنیە چیرۆکێکی زۆر گەورە
بابەتێک یان ڕووداوێکی فراوان ئەبێ مححکومین بەوەی لە ماوەی 2 دەخەونیوێکە کۆتایی پێبێنین خەڵکیشە بێ ڕازی بێ لەسەر ئەمە گرنگترین شتەکانیش و پرسیارێک بەجێ نەمێنێ بۆ خەڵک هەموو ئەمانەیان پێشکەش بکەین ئەمە سەلیقەی ئەوێ ڕاستیەکەی ئەمە کارەکە زۆر سەخت دەکاتەوە. سەرۆکی پێشووتری ئەمریکا وودرۆ ویلسن پرسیاری ئەوەیان لێ کردووە کاتی خۆی ئەڵێ بۆ ئامادەکردنی یەکێک لە وتارەکانت چەند ماوەی پێچێ ئەڵێ ئەگەر وتارەکە ماوەی نیو سەعات بێەوە ئەگەر وتارەکە ماوەی 10 دقیقە بێەوە 2 هەفتەم پێویستە ئەگەر وتارەکە ماوەی 15 خولەک بێەوە 3 ڕۆژم پێویستە ئەگەر وتارەکەم ماوەی 10 خولەک بێەوە نیو ساعتم پێویستە بەڵام ئەگەر وتارەکەم 1 سەعاتە ئەوە من ئێستا ئامادەم کەواتە ئەگەر قسەی زۆر درێژ بکەیت ئاسایی یاتوانی دەست پێ بکەیت بەڵام ئەگەر بتەوێت شتێک کۆ بکەیتەوە لە ماوەیەکی دیاریکراوە ڕاستەکەی ئامادەکاری زۆر پێویستە کە ئەمە هیوادارم ڕۆژنامە نووسان جەخت لەسەرمە بکەنەوە لەو کتێبەیە زۆر قسە لەسەرەوە کراوە. بەڵێ سامان من و چاوان زانیاریش کەشمان لایە کە کتێبێکی کەشت بە چاپ گیانوە کەواتە ئێستا 2 کتێبی من و 2 کتێبی چاوانیش قەرزاری جاگە بکرێ باسی ئەو کتێبە مێژوێشمان بۆ بکەیت. ئاکەم بەسەر چاو قەرزارەکە تەمان من قەرزاری دەستگای میدیایی کورساتم بە کارمەند و بە ئیدارە و بە دەستگاکە گشتیەوە بەڵێ ڕاستە من ئەو کتێبەی تریان پێم خۆش ئاماژە بە و کەم کە زۆر بە سوپاسەوە وەک هەمیشە بۆ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی تەواوی تێچووی کتێبی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنیان لە ئەستۆ گرت هەر خۆشیان مەراسیمی ناساندنەکەیان بۆ کرد برای بەڕێزم کاک لاوان ئەحمەد بەمەسەر لاوان ئەو دیزایانی بەرگەکەی کردەوە بۆی بەسەرما تێنەپەڕێ سوپاسیان بکەم لە هەمان کاتا من ینی پێم خۆش بوو کتێبێکی ترم هەبوو مێژووی بوو هۆزی زەند لە باشووری کوردستاندا لە ڕوخانی حکوومەتی زەندەوە تەبانەمە لێکۆڵینەوەیکی مێژوویە لە ئەسڵا بە فارسی نووسی بووم با بڵێن ناوەڕۆکی کتێبەکە ماستەرنامەکەمەکە هەر لەسەر ئەم بابەتەیە ئەم کتێبە بەلای منەوە زۆر خۆشەویستە لەبەرەوەی ڕاستیەکەی کتێبێکە لە زمانەکانی دەوروبەری خۆمانەوە لە زمانی ئینگلیزیەوە لە هیچ سەرچاوەیەکی ترە ڕاستیەکەی تایبەت بەو بابەتە نەنووسراوە نەک هەر لە فەراغێکە لە کتێبخانەی کوردیا بەڵکو لە کتێبخانەی ئەو زمانەکانی تریشە فەراغێکی زۆر گەورەیە کە باسی هۆزێکی گەورەی کورد ئەکات لێکۆڵینەوەیکی مێژووی تێر و تەسەل و پوختە لەسەر هۆزی زەند لە باشووری کوردستانە وەکوتم کتێبەکە لە ئەسڵا بە فارسی نووسراوە بۆ خۆم نووسیوە چووکە ئێستا بە فارسیەکەشی ئامادەم کردەوە بۆی لە دەرفەتێکا چاپ بکرێت بەڵام ئەویان تیراژێکی کەمتر ڕاستیەکەی زۆر بە سوپاسەوە برای بەڕێزم حاجی کامەران سەرگەورەی هۆزی زەند لە چەمچەماڵ ئەو بەشێک لە تێچۆکەی گرتاستۆ. بەڵێ سامان چۆنی بوو ئەو هۆزت هەڵبژا لە ماستەرنامەکە دە هۆزی زەند کێکێکە لە هۆزە کوردە ڕستەنەکان دەمێ باسێکی هۆکاری اختیارکردنی ئەم ئەو هۆزی کوردیمان بۆ بڵێیت. چاوان بێگومان بەشێکی زۆر لە هۆزە کوردیەکان ڕاستیەکەی زۆر کەم نووسینیان لەسرە زۆر بەداخەوە کە ئەچیتە ناو کتێبخانەوە لە ڕەفەکانی کتێبخانەکانە بگەڕێ زۆر بەکەمی لەسەر ئەسلی کورد با بڵێن ئەسلی ئەم هۆزانەی کورد ئەدۆزرێتەوە جگەل لە چەند هۆزێک نەبێت کە هەندێک نووسینیان لەسرە بەڵام بە شێوەیەکی ئەکادیمی زۆر کەم لەسەر هۆزەکان بە تەفسیل نووسراوە ئەمە یەکێکە لە خەلە لە گەورەکان لە ناو مێژووی کووردا من بۆ خۆم لەبەرەوەی پسپۆڕەتێکم لە مێژووە جگەلەوەی ئەزمونونەکەم لە میدیایە بەڵام پسپۆڕەکەم لە مێژوایە ئەم هۆزە هیچی لەسەر نەنووسراوە وەکوتم نە بە زمانی ئینگلیزی سەرچاوم دۆزیەوە نە بە تورکی نە بە فارسی نە بە کوردی نە بە عەرەبی ڕاستیەکەی هیچ سەرچاوەیەکی تایبەتم لەسەر ئەمە نەدۆزیەوە کە هۆزی زەند لە باشووری کوردستانە بۆیە ماندووبوونێکی زۆری ویست ڕاستیەکەی بەڵام لەخوا بەزیابێک گەیشت بە بەرهەم لە ناو کتێبەکەیە بەشێک بەڵگەنامەی زۆر باش دۆکومنتی زۆر باش بڵاو کراوەتەوە کە نەخشەی تایە شەجەرەنامەی تایە ئەمانە وەکوتم ڕەنگە بێگومانم لەوەی کە هەندێک بە چاوی ڕەخنەوە ئەگەر تەماشای بکەن کەم کورتی تیا بدۆزنەوە بەڵام ئیتر هەوڵی مێژووی و لێکۆڵینەوە لەم کتێبە و لەوی تریشا بێگومان ئەمە بۆی هەیە هەموو هەوڵێکی ئەکادیمی ئەو کەم کورتیانەشی تیا بێ وەکوتم لەبەرەوەی ئەم فەراغێکی گەورەیە
ئەم هۆزە و بەشێک لە هۆزەکانی تریش کە ئینشەڵا ئەگەر منیش نەبم کەسانی تر دەرفەتیان هەبێ قسەی لەسەر بکەن کتێبخانەی کوردی زۆر پێویستی پێێتی. بەڵێ سامان زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی کوردستان نوێیزدا میوان مابووی